ئێستا من لە ڕێگەی ڕاپەڕینم ماوەی بە درێژایی ئەم جەژنە گەڕاوە سەیری پارکەکان باخچەکان بلوارەکان واتە بەینی جادەکان کردووە هەمووی وشک بووە تەنیا بەهۆی چەندێکەوە 1.1 ملیۆن دینار 4 مانگە شارەوانی داوای کردووە لە وەزارەتی شارەوانی و دارایی بەرزی کردوەوە بۆ ئەنجومەنی وەزیران و آخر بە دوواداچوون بەڵێن موافقەی سەرۆکی حکوومەتی ماوە 1 ملیارد دینار ئەم هەموو کتاب و ناکتاب بکەن ئەگەر تەواوە دارەکان وشکن لەگەر تەرخانیشکرێ ڕەنگە هیچ بەهایەکی نەمێنێ ئەم سنەوبەرانە کە سووتان من ێستا لە ڕێگەی ڕاپەڕینم ئێمە بەو ئیمکانیە مەحدودەی خۆمانەوە هاتوون سنەوبەرمان کردی بۆ ئەوەی لە جێیان بیچێتینەوە بەڵام وەکوەوەی هەر قەرار درابێن نێڵن دار لەم شارا سەوز بێت ئێمالیان کرد و ئەو نەدرا بۆ ئەوەی وشک ببێت طبعا لەسەر حسابی عرس لەسەر حسابی مەرز لەسەر حساب بەناوی مەخزنەوە لە پەنجەی دەستێ ناپەڕێن 100 ملیۆن دۆلاریان لەسەر حسابی ئەم شارە پەیا کرد بەڵام ئامادە نین ڕۆژانە 10 ملیۆن دینار تەرخان بکەن بۆ ئاودانی ئەم شارە تەنیا بە قاچاقی جگەرە لە مانگەکان 9 ملیۆن دۆلار زەرەریان لە داهاتی پاشمات داوە 9 ملیۆن دۆلار لەبەرەوەی نووسنگەیەکی قاچاقیان داناوە لە بازاڕە جگەرە بە ڕەسمی نایە باشە بەڵام ئامادە نین لە سا یەکی ئەو پارەی بەس لە جگەرە هەموو شتەکانی تر بۆ خۆتان تەرخانیەکەن بێن لە سەوزکردنی ئەما بیدەن بەس بەم دوو سایدەی ڕاپەڕینە بەس بەم دوو سایدەی ڕاپەڕینە طبعا تا خوا چاو بڵکە زەوی بەمسەر بەو بەر سەدان کەس کران بە ملیۆنێر 100 ملیۆن دۆلاریان بێت نزیکەی 8,000 قوتعە زەوی مەتر فرۆشە ئەیکەنە مەخزن و جەمەلۆن و بە مەترەی فرۆشتن بەبێ تاپۆ و بەبێ حکومەت و بەبێ هیچ شتێک بەڵام ئامادە نین ئەم شارە ئاو بدەن ئامادە نین دارەکانی واتە سلێمانیان بۆ ئەوەیە قاچاقی تۆ بکەن لە مەرزەکان زەویەکەی داگیرکەن 8,000 دۆلم زەوی داگیر کرا بێت لە ماوەی کەمە و بیکەنە مەخزن و جەمەلۆن هەموو سەوزکردنی 3,000 دار و عفو 3 ملیۆن درەخت لە سکوری سەرۆکایەتی شارەوانی سلێمانیان 650 پارک 650 باخچە 12 پارک ئەبێ هەمووی وشک بێ بۆ بێ ئاوی ئاو نادرێت باشە 4 ڕۆژتر هەڵبژاردنە چی بە خەڵکەڵێ ئێستا هەر بێت بە ڕەسمی هاو سەرۆک و سەرکردەکانتان بڵێن ها چەند دوو سۆزی خەڵکی ئەم شارەی نابێنێ خەیکە بڵەوە و دارانەی هەموو چێدا هەمووی وشک من ناتوانم هەموو ڕۆژە بێم ئاوی دەم بۆ توانە ئیمکانیەتی زۆر مەحدودە بەڵام هەر ئەوانەیە خە بگرن کە لە حسابی زەوی ئەم شارە بوون بە خاوەنی 100 ملیۆن دۆلار بەداخەوە ئەمە کارەساتێکی گەورەی ئەخلاقیە لە حکومڕانیە ئەمە تەنیا شتێکی بەسیط نییە سنەوبەرەکان وشک بوون بڕۆ ناوەڕاستی جادەکەش ێستا تەسویرەکەین هەمووی وشک بەداخەوە ڕێگەی ڕاپەڕینم وەکوە بینین ئەمە بلوار یعنی جەزرە وەسەطی بینی جادەکەیە سلێمانی بۆ تاسڵجا بەداخەوە لەم بەرە ئەو بەری جادەکە زەوی نەما نەک زەوی لە ڕاپەڕین باخچەکانیشیان مەتر کرد شوێنی قوتابخانەکانیشیان مەتر کرد تەنیا لەسەر ئەم جووت سایدە بە بەهای 10 ملیۆن دۆلار زەوی تەخشان و پەخشانی کرد تەنیا لە پشتی فەرماندەییەوە بە هەزاران قوتعە زەوی بە نایاسایی دابەش کرا و فرۆشرا بەڵام ئامادەنی ڕۆژی 2 ملیۆن دیدە بهێنرێ هەموو وشک بوو دارەکانی وشک بوو جەزە وەسەطیەکەی شک بوو حکومەت نەیکردووە ئەوە تا دەسی پێکا پێشوانە نووسراو لە ئەنجومەنی لە وەزارەتی شارەوانی بۆ دارایی بۆ ئەنجومەنی وەزیران هەڵێن موافقەی سەرۆکی حکومەت بەڵام ئەوانەی لەسەر حسابی زەویانە بوو لە خاوەنی 100 ملیۆن دۆلار لەسەر حسابی ئەم شارە خەڵکی ئەم شارە مەرزەکان حەرزەکان مەخزن یعنی ئاسایی هەموو ئەم جادە بکرێ بە جەمەلۆن و مەخزن و مەعرەز بەڵام بەداخەوە ئەبێت جەزە وەسەطیەکە وشک بێ بۆ لەبەرەوەی پارەی تیا دیە پارەیان دەست ناکەوێت پیامە سبەینە هەڵبژاردنە بە خەڵک دەڵێن دەنگمان بن بەداخەوە